بۆ پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان و بەروبوومی ناوخۆیی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان داوا لە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دەکات لە کاتی پەرەپێدان بە بەرهەمی ناوخۆیی و کشتوکاڵی کەمترین پەین و کەرەسەی کیمیایی بەکاربهێنێت چونکە دواتر زیان بە ژینگە و تەندروستی هاوڵاتیان دەگەێنێت وتەبێژی دەستەی ژینگەش داوا دەکات پەینی سروشتی بەکاربهێنن. ئێستا پەینی کیمیاییمان هەیە کە ئێمە باز لەوە دەکەین کە ئەو پەینە کیمیاییوانەیە کە بە زەوی و زاردا دەکەین یاخود بە خاکدا دەکەین کە کاریگەری دروست دەکاتن لەسەر زیندەوەران هەوڵ بدرێتن ئەو پەینانە بێتن کە لە موادی ئۆرگانی دروست دەکەین و کەمترین کاریگەری دروست بکەن لەسەر خاک و لەسەر فەرمێن ڕەگەزەکانی ژینگە بە شێوازێکی گشتی. وەزارەتی کشتوکاڵ کار بۆ ئەو دەکات لە نزیکترین کاتدا لەسەر جەمعەلوەکانی هەرێمی کوردستان سەنتەرێکی تایبەت بۆ پشکنینی بەروبوومی ناوخۆیی و کشتوکاڵی دابنرێت. وتەبێژی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاویش دەڵێت دەمانەوێت لە ڕێژەی بەکارهێنانی پەین و کەرەسەی کیمیایی بەرهەمەکانمان دڵنیا ببینەوە و لە ئاستاندارتی جیهانی دابێت. ئێمە وەکو وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لەم دواییەدا عقدمان کردووە لەگەڵ ژمارەیەک کۆمپانیا کە لە ناو عەلوەکان مختبەر دابنێن تایبەت بێ بە پشکنینی ئەو خۆراکانەی دێتە ناو عەلوەکان بۆی پشکنینی بۆ بکرێ. ئێمە ئێستا لە قۆراغی سەرەتایی داین بۆ ئەو بابەتە. بێگومان ئەمە زەمینە خۆشکردنی ئەبێ کۆبوونەوە و کۆڕ و سیمینار ڕێک بخرێ بۆ جووتیاران کە چۆن بەرهەمدێنن و چۆن ئەو مەوادانە بەکارێن. لە هەرێمی کوردستان نزیکەی 2,500,000 دۆنەم زەوی دارستانی سروشتی و دەستکرد هەیە کە دەکاتە نزیکەی 12 لە سەتای ڕێژەی سەوزایی. بەڵام بەهۆی فراوانبوونی ماسەرپلانی شارەکانەوە پێشبینی دەکرێت لە ئایندەیەکی نزیکدا 1,650,199 دۆنەم زەوی بکەوێتە نێو شارەکانەوە و ببێتە شوێنی نیشتەجێبوون کە ئەوەش کاریگەری خراپی لەسەر ژینگەی هەرێم دەبێت. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.